بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەژمارە لەگەڵتانین بۆ ڕوونکردنەوەی گرفتەکانی کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان دیارە کەرتی پەروەردەیەکێکە لەو کەرتانەی کە ڕوبەڕووی داتەپین بۆتەوە بەڵێ ئەگەر سەرەتا لە بودجەی کەرتی پەروەردەوە دەست پێ بکەین دیارە حکوومەت هێرێم کەمتر لە سەدایەکی بودجە بۆ کەرتی پەروەردە دابین دەکات کە ئەمەش بڕەپارێکی زۆر کەمە بۆ نمونە بۆ ساڵی خوێنی 2022 بۆ 2023 نزیکەی 100 ملیار دینار بۆ وەزارەتی پەروەردە تەرخان کراوە ئەمە بەشێکی بۆ بینایە بەشێکی بۆ دابینکردنی نەوتیسپیە بەشێکی بۆ چاپکردنی کتێب و بەشێکی بۆ نۆژەنکردنەوەی قوتابخانەکانە بودجەی حکوومەت هێرێم ئەگەر ساڵانە بودجە حکوومەت هێرێم بە 15 تریلیۆن دینار بخەمڵێنین ئەو نزیکەی 100 ملیارە دەکاتە لە 0.6 واتە حکوومەت هێرێم لە 0.6 بودجە بۆ کەرتی پەروەردە تەرخان دەکات بۆ ساڵی خوێنی 2022 بۆ 23 ئەگەر لەو 100 ملیارەی کە دابین کراوە 46 ملیار و 524 میلیۆن دیناری بۆ تەواوکردنی قوتابخانە تەواو نەکراوەکان و دروستکردنی قوتابخانەی نوێ واتە کەمتر لە 50 ملیار دانراوە بۆ دروستکردنی قوتابخانەی نوێ لە کاتێک هەرێمی کوردستان پێویستێکی زۆری بە قوتابخانەی نوێ هەیە بینە سەرکەمی بینا و کێشەی قوتابخانە لە هەرێمی کوردستان پێویستی بینایی قوتابخانە بۆ ڕزگاربوون لە قەیرانی دووداوامی و سێداوامی هەرێمی کوردستان پێویستی بە دروستکردنی زیاتر لە 2000 قوتابخانەیە دروستکردنی قوتابخانە ئەگەر ساڵانە 20 قوتابخانە لە هەرێمی کوردستان دروست کرێت 100 ساڵی دەوێت تا 2000 قوتابخانە لە هەرێمی کوردستان دروست دەکرێت دروستکردنی بینایی قوتابخانە ئاماری 3 ساڵی ڕابردووە بەڵێ لە 3 ساڵی ڕابردوودا حکوومەت و خێرخوازان و کەرتی تایبەت 57 قوتابخانە و داهێنگەی نوێیان دروست کردووە لەم ساڵدا دیارە بۆ ساڵی خوێنی 2022-2023 ئەو بودجەی کە تەرخان کراوە جگەل لە قوتابخانە تەواو نەکراوەکان دروستکردنی 13 قوتابخانەی نوێ ئەمە لێدوانی وەزیری پەروەردەیە کە لە مانگینۆی 2022 ئەم لێدوانەی داوە سەبارەت بە کەمی بینا و دروستکردنی قوتابخانە پێویستی ناوچەکان بۆ نمونە حکوومەت ئەمساڵ نیازیە 13 قوتابخانە دروستکە بەڵام تەنیا لە سلێمانی و هەڵابجە لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵابجە ساڵانە پێویستیان بە دروستکردنی 30 قوتابخانەیە تەنە لەو دوو سنوورە پێشبینی دەکرێت بۆ هەموو ناوچەکانی کوردستان پێویست بە 50 بینایی قوتابخانە بکات کە ساڵانە پێویستە حکوومەت دروستی بکات جگەلەوەی کە کێشەی کەمی پارە هەیە بەشێک لە قوتابخانەکان پارەی پێویستیان بۆ دابین ناکرێت بۆ نۆژەکردنەوەی قوتابخانەکان لەبەرەوە مامۆستا و بەڕێوەبەری قوتابخانەکان ناچار بوون خۆیان پارە کۆبکەنەوە ئەنجومەنی دایکان و باوکان پێکاتووە کە لەو ڕێوە هەم پارە بۆ نۆژەنکردنەوەی قوتابخانەکان هەم بۆ کرێی کارگوزار و باخەوانەکان کۆ دەکرێتەوە دروستکردنی قوتابخانە لە پرۆژەکانی نیشتەجێبوون دیارە نزیکەی 200,000 شوقە لە هەرێمی کوردستان دروستکراوە لە پرۆژەکانی نیشتەجێبوونە بەڵام بەشێکی زۆری ئەم پرۆژەکانی نیشتەجێبوون خاوەنی ئەو پرۆژانە پابەند نەبوون بەوەی کە قوتابخانە دروستکەن لە قوتابخانەی حکومی دروستکەن بەڵکو لە هەندێکیان قوتابخانەی هەری دروستکراوە لە بری قوتابخانەی حکومی لە کاتێکە بە پێی یاسا دەبوایە قوتابخانەی حکومی دروست بکەن ئاماری خوێندن بۆ ساڵی 2022 بۆ 2023 1,080,232 قوتابی هەیە و 6,758 قوتابخانە و 150,816 مامۆستا هەیە لەو ڕێژەیە 136,110 قوتابی لە قوتابخانە هەلیەکان دەخوێنن 492 قوتابخانەی هەلی هەیە لەگەڵ 9,528 مامۆستا لە قوتابخانە ئەهلیەکان وانە دەڵێنەوە سەبارەت بە ئاماری مامۆسایانی وانەبێژ یەکێکی دیکە لە کێشەکانی کەرتی پەروەردە مامۆسایانی وانەبێژە کە ژمارەیان 32,000 وانەبێژە ڕێژەی لە سەدا 21 کۆی مامۆسایانی وەزارەتی پەروەردە پێک دەهێنێت دیارە ڕێژەی مامۆسایان نزیکەی 152,000 مامۆستا لە مامۆستاهەیە بە مامۆستای میلاک و مامۆستای وانەبێژ ئاماری خانەنشین بوون بەپێی ئاماری یەکێتی مامۆسایان ساڵانە زیاتر لە 1000
مامۆستا خاننشین دەبن بەڵام تاکو ئێستا نەتوانراوە کێشەی مامۆسایانی وانەبێژ چارەسەر بکرێ و لە ماوەی ڕابردوودا چەندین جار خۆپیشاندان و بایکۆتیان کردووە. پلانی حکوومەت بۆ مامۆسایانی وانەبێژ سەرۆکی ئەنجومەنی ڕاژە لە 2022 لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا باز لەوە دەکات لە چوارچێوەی پەسەندکردنی بودجەی 2023 هەرێم و بەپێی پلەی وەزیفی چۆڵ کار بۆ وانەبێژان دەکەن بەڵام تاکو ئێستا ڕوون نییە ئایا حکوومەت هێرێم بۆ ساڵی 2023 بودجەی دەبێ یاخودنا لەبەرەوەی لەنەوە ساڵی ڕابردوودا حکوومەت هێرێم پرۆژە یاسایی بودجەی نەبووە. دەستێوەردانی حیزبی یەکێکی دیکەیە لە گرفتەکانی کەرتی پەروەردە ئەمە لە دوانی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیە لە 2022 باز لەوە دەکات دەستێوەردانێکی زۆر لەلایەن حیزبەوە هەیە کادیری ئەشەد و بیللا دەکەنا بەڕێوەبەری قوتابخانەکان. دیارە ئەمە بۆ سنووری سلێمانی بەماشیەوە بۆ سنووری دهۆک و هەولێریش هەمان شت ڕاستە کە دەستێوەردانێکی حیزبی زۆر هەیە زۆر جار وەکو لق و مەڵبەند مامەڵە لەگەڵ قوتابخانە و خوێندنگاکان دەکرێت. بڕۆنی سەرکەرتی پەروەردە ئەگەر بەراورد دەکەین لەنێوە هەرێم و سەنگافورە دیارە سەنگافورە لە 1965 لە مالیزیا سربەخۆیی وەرگرت ئەو کاتێک کە جیابوونەوە تەنانەت ئاوی خواردنەوە و خۆراکیشان نەبوو. سەنگافورە لە 120 بودجەی وڵاتەکەی بۆ کەرتی پەروەردە خەرج دەکات و موچەی مامۆستایان لە سەنگافورە 38322 دۆلارە واتە نزیکەی 55 میلیۆن دینارە نزیکەی 55 میلیۆن دینارە موچەی مامۆسایان لە سەنگافورە. بەڵام لە هەرێمی کوردستان مامۆسایان وێراوەی کە موچەکانی لە کاتی خۆیاندا پێ نادرێت پلە بەرزکردنەوەیان نییە و باماشیوە بودجەکەش کەمتر لە سەدایەکە. بەڵێ لە سەنگافورە داهاتی ساڵانی تاک کە بەهۆی گرنگدانی بە خوێندن لە ئێستادا لە ساڵی 2021 داهاتی تاک 72749 دۆلار بواتە زیاتر لە 7 دەفتەر دۆلار داهاتی تاکە کە بەشێکی زۆری بەوە بوو کە لە سەرای بنیادنانی ئەو وڵاتەوە گرنگێکی زۆریان بە کەرتی پەروەردە داوە. ئەمە لیکوانی و دامەزرێنەری سەنگافورەیە باسی لەوە کردووە هەنگاوی یەکەمی هەستانەوەی وڵاتەکەیان لە کەرتی پەروەردەوە دەستی پێ کردووە ئەوەی کە بینیتان ڕوونکردنەوەی گرفتەکانی کەرتی پەروەردە بوو بەخوای گەورەتان دەست پێی.